لە تورکیا عەزیزانی من 44 دانە ساڵ ئیسلام خرایە کەنارەوە دژایەتی کرا 40,000 ئیمام و خەتیب و شێخی طەریقە و مفتی کوژران 10,000 تەکیە و مزگەوت و خانەقا ڕوخێنرا 44 ساڵ بانک هەر بە ئەللابیوک ئەدرا یعنی خوا گەورێ والله ئەکبەر بانک بە تورکی ئەدرا عەدنان مەندەریس کە لە حیزبی ئینۆنۆ جیابوو بۆ عیسمەت ئینۆنۆ کە هەر حیزبەکەی مستەفا کەمالە کە لە 1924 دروست بوو ئەم حیزبەش بۆ ئیلغای خلافەتی ئیسلامی کردبوو لە 1969 عەدنان مەندەریس لەوان جیابوونەوە 3 کەس بوون یەک حیزبیش حکومێ کرد سەیرەوەی کە ناویان نابوو دیموکراسی و یەک حیزبیش بوو فرد حیزبی نەبوو ئەم پیاوە حیزبێکی تری دروست کرد بە ناوی حیزبی دیموکراتی دوایی 19 سەوتی هێنا مەرحەلەی دووهەم زۆرترین نسبەت سەوتی هێنا چونکە چووە لای خەڵکەکەوتی بانکتان بۆ ئەکەم بە عەرەبی مزگەوتەکان بینا ئەکەمە حرفی عەرەبی ڕێگا ئەدەم بخوێنرێ و هەروەها ئازادی ڕۆژنامەگەری هەوڵیش دەین بچینە ئیتیحادی ئەوروپیەوە اقتصادتان والێکم جێش دوورە خەمەوە لەم شتان ئەمانەی کرد و خەڵک دەنجیان پێدا و یەکەم سەوتی هێنا یەکەمین گۆم جارکە گۆمەکەی شڵەقان عەدنان مەندەریس بوو دوای ئەوزاعەکان ئەو وەعدانەی کە دابوون لە 1970 هێنایەدی ئازادی ڕۆژنامەگەری دروست بوو بۆ مسڵمانیش هاتنەوە پێش مزگەوتەکان کرانەوە بانگ بووە بە عەرەبی خەڵکەکەما وردە وردە ڕووی کردەوە ئیسلامەتیەکە بەڵام 2 ساڵی بەسەرا نەڕۆیش ئەو ئیعدام کرا جەلال بایاریش کە بوو بە ڕئیس جمهور هەر لە حیزبی ئەو وەکو عەبدوڵڵا گوڵ کە بوو بە ڕئیس جمهور و ئۆردۆغان کە بوو بە ڕئیسی حکومەت ئاوا بوون ئەو کاتەش جێش انقلابێکی بەسەرا کردن و عەدنان مەندەریس ئیعدام کرا و لەگەڵ وەزیری مالیە و وەزیری خارجیە 5 وەزیری ئیعدام کران و بەم شێوە کۆتاییان بۆ مەرحەلەی هێنا